ڕێزاوڕێیان چەند زانیاری کورد پێتان دەدەم کە کوبوونەوەی دوێنێ 22 مانگی یەک مەزلوم عەبدی ئیلهام ئەحمەد لەگەڵ تۆم بارک کوتای پێهاتووە کە دوێنێ بوو مەزلوم عەبدی نەگەڕایتەوە ئەمڕۆش هەر لە هەولێرە نازانین کەی دەگەڕێتەوە. هەڵبەت کوبوونەوەی پارێز 6/12 لەوێ پشت لە کورد نەکرەوە بەڵکو خیانەت لە کورد کراوە بە سەرپەرشتی ئەمریکا و فرەنسا دەورێکی زۆر خراپی هەبووە. لەو کوبوونە ئیسرائیل بەشدار بووە، فرەنسا بەشدار بووە، ئەمریکا بەشدار بووە. مێزەکە قوڵب بووە، یعنی ئەوەی کە بڵێ ڕۆژهەڵاتی فرات بەدەست ئەسەد و کوردەوە دەبێنێ هەمووی گۆڕە بابەتەکە سەروبم بووتەوە. لە ڤیدیۆ پێشووشم وت هەندێک زانیاریە هەندێکشت هەیە ناتوانم بڵێم نەمویستەوە بڵێم ئەوە بوو کە دەیبینین. یعنی من ئێستا شیوایەکم هەیە کە کوردی ڕۆژئاوا سەردەکەون، کورد ڕۆژئاوا دەتوانن خاکی خۆیان بپارێزن، دەتوانن لە خاکی خۆیان بمێنن، بەڵام زۆر دەستکەوتی تریان لە دەست ڕۆشتووە. مەسەلەی بەرایەتی گەلان و کۆمەلگای دیموکراتیک کە درۆیەکی زۆر گەورە بوو. هاوڕێیان خاڵیتر کە ویستم بە ئێوە بڵێم مەسەلەی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی بوو ئەوەندە لەناو ئەو بابەتی ڕۆژئاوادایە. هەڵبەت ئەوە من هەموو وەختێک وا گوتووە نزیکبوونی ئەوان لە ڕۆژئاوا لە زەرارمەندی ئەوانە. هەموو هەدەفەکەشی ئەوەیە کە بتوانێت لە مستەقبەلە ئەو هێزی ڕۆژەی کە هەیە ئەنە کەسەیە کە نزیکی پارتیە و پارتیش نزیکی تورکیایە هەمویان نێک بەرەنە لە ڕۆژئاوا دەور ببینێ لە مستەقبەلە. ئەگینا ئێستا ئەم شەڕی کە ئێستا هەیە خەڵک خۆبەخش دەڕوە شەڕ دەکە بوو هێزی ڕۆژ کە 12,000 پێشمەرگەی هەیە بوو نەڕواتاوێ و خۆ مەزلوم عەبدی و ڕۆژئاوا بە هاوار دەکەن هەر هێزێک بێ لە هەر شوێنێک بێ ئێمە پێشوازی لێ دەکەین. ئەنە کەسە کە ڕۆژ تابعی ئەوانە لە تەنیشت مەسرور بوو لە کوبوونەوەکەی لەگەڵ مەزلوم عەبدی و تۆم بارک، بەڵام ئەو هێزە ناڕوات چونکە سەر بە تورکیایە. تورکیا کای بریای دەکای وەزعەکە تەهیئە بوو ئەوان دەڕوون. ئەی لە مستەقبەلە مەسعود دەیەوێت بە هێزی ڕۆژەوە و خۆی وە قارەمانێک بشتە ڕۆژئاوا و بڵێ من هەموو شتێکم بۆ ئێوە کردو و ئەوەش هێزی ڕۆژ یعنی من بەڕێبدووە چۆنی خۆم یعنی تورکیا. ئەمە خاڵەکەی ترە. خاڵی تر هاوڕێیان کە یعنی پارتی لە شتێکی زۆر گەورە دەترسێ، زۆرش دەترسێ. ئەو هاتوچوەکانی مەسعود و بۆ ئیتالیا و شوێنی تر و تەحەڕوکاتیان ئەوەیە کە دەزانن ئەمریکا لە عێراقش دەکشێتەوە. ئێستا وتیان لە سووریا دەکشێتەوە، لە عێراقش دەکشێتەوە و ئەوە ترسێکی زۆر گەورەی خستوتە دڵی مەسعود بارزانی. دەبینین لە ئەوروپا کە لەگەڵ وەزیری دفاعی ئیتالیش دانیشت و قسەشی کرد، یعنی ئاشکرا بە قسەکانی ئێمە دەمانەوێت ئێوە بمێنن، نامانەوێت دیفاعمان لێ بکەن، تەنانەتمانەوەی ئێوە معنەویە. هەموو هەدەفەکەی ئەوەیە کە دوای کشانەوەی هێزی ئەمریکی لە عێراق لە کوردستان مەبەستم هێزەکانی تری وڵاتانی ئەوروپا نەکشێنەوە. ئێستا ئەو هەوڵە دەدەن کە دوای کشانەوەی هێزی ئەمریکی لە کوردستان لە ئەوروپیەکان نەکشێنەوە، بەڵام لە هەموو ئەو وڵاتانێک ئەو هێزەی لێیە کە ئەمریکا دەکشێتەوە ئەوەی تریش ئۆتۆماتیکی خۆیان نەکشێنەوە چونکە هیچیان پێ ناکرێت وەک ئەوەی کە ئەمریکا پێ دەکرێت. ئەمە ترسە هەرە گەورەکەی مەسعود بارزانیە، چونکە ناتوانێت بە گەڕەنتی ئەردۆغان یان تورکیا وەک ئێستا هەموو شتێک بە دڵی خۆی بکە لە کوردستان، ناتوانێت ئەو وەختە. و دوایەوە حکومەتی عێراقی مەرکەزیش هەوڵ دەدەم زۆر سەلاحیاتی خۆی بەکاربێنێت دژی مەسعود. جاران ئەمریکا ئەگەر ئێستا لێیە و ئەوروپا لێیە و بەڵام کە ڕۆشتن دەبێتە وەزعێکی تر. مەسعود بارزانی زۆر لەوە ترسێ، زۆر
نەک لەبەر ئەوەی لەوانە مەترسی بێ موونەتی کورد بەڵکو مەترسی دەبێت لەسەر خۆی و کوڕەکانی و دەستکەوتەکانی بناماڵە. هاوڕێیان تۆ بارەکیش ئێستا لە هەولێرە نە ئەویش ناگەڕایتەوە هەندێک زانیاریم بۆ هاتوانێک هەندە سەرچاوای ئیرانیەکانی بینیوە لە هەولێر دانیشتنێک بووە وەک ئەو زانیارەی بوو من هاتووە. ئەمە خاڵێکی تر دەبێت هەروە بڵێم تایارەکانی هەلیکۆپتەر لەم دو سێ ڕۆژە لە سووریەوە بەرەو هەولێر دێن و کە هاتنیان لە سووریا بەرەو هەولێر لە خەڵتی ئاکرێەوە دێن گەڕانەوەیان لە خەڵتی بارزان دەڕۆن. هەندێک زانیاریم بۆ هاتووە لێی متەئەکد نیم نازانم چەند ڕاستە ئەڵێن چەند سەرکردەی ژمارە 11 دێرن بکوێ دەبەن چیان لێ دەکەن منیش نازانم. وەزعەکە ئالۆزە وەزعەکە لەم منتەقەیە خراپە گۆڕانکاری زۆر دەکرێت. بەڵام من دووبارە هیوا بە خەڵک دەبەخشم ئەگەر میلەت یەک بێ خەڵکێک یەک بێ زەرەرمەند ئێمە نابین. لەوانەیە چەند سەرکردەیەک زەرەر بکەن چەند حزبێک زەرەر بکەن بەڵام ملەتی کورد بەگشتی زەرەر ناکە وەک ئەو زەرارەی کە بە ملەتی کورد دەگەیشت جاران قەتل و عام و ئەنفال و تا دوایی. ئەمەی ئێستا لە ڕۆژاوا دەکرێت ئەم پشتگیریەی گەورەی خەڵک شتێکی زۆر زۆر گرنگە زۆر باشە ئەبێ ئەوە بەردەوام بێ. هاوڕێیان شتی تریش هەیە من خۆم ناتوانم بڵێم ناتوانم قسە بکەم چونکە حەز ناکەم هەندە شت هەیە کە بڵێم لەوانەیە بۆ من خراپێ بۆ ئێوە خراپێ بۆ خەڵکی تر خراپ بێ و هەموو زانیاریەکیشی بڵاوکردنەوە نییە. سوپاسان دەکەم هەر ئەوە بەڵێم دەستان خۆش بێ بۆ پشتگیری برانی ڕۆژاوا مردن و سەرشۆری بۆ خائینان ئەوانەیشی دەترسن لە کورسیەکانیان با بتۆقێن و نزیک بووە. سپاس.